سەبارەت بە نەبوونی بودجە بەڕێستان ئاگادارن کە لە ساڵی 2013 کوردستان ئاخر بودجەی کە پەسەند کراوە لە پەرلەمانی عێراق کار بە یەک لەسەر دوانزەی ئەو بودجەیە ئەکا کە لە 2013 پەسەند کراوە هەتاوەکو ئەمڕۆژ بەمانە ئێمە لە 2013ەوە تەجمیدین هیچ گۆڕانکاریەکمان نەبووە هیچ پلانێکی استراتیجیمان هەبووە نەمانتوانیوە خۆمان کۆکەینەوە لە چوارچێوەی پلانێکی داڕێژراوی دارایی و ئابووری بڵێم کە لە کاردانەوەی بەرنامەی کابینە یەک لە دوای یەکەکان بێ بەداخەوە کە ئێمە ئەمڕۆ لە کابینەی نۆهەمین وا تەسەوڕەکەین هەموو ئەو نەهامەتەیانی بەسەر کۆمەڵگەی کوردەواریایەت خەتابار کابینەی نۆهەمە نەخێر خەتابار کابینەی نۆهەم نییە بەڵکو کەڵەکەبووی کابینە یەک لە دوای یەکەکانە کە بەبێ پلانی دارایی و ئابووری ئیشکراوە بەڕاستی ئەگەر بێت و پلانێکی تۆکمە هەبوایە هەرگیز کابینەی نۆهەم بەو هەموو نەهامەتی و بەو هەموو وەزع نەگەتیڤەوە نەی ئەناڵان